لە هەموو بەشەکانی کوردستان پەیوەندی زۆر چالاکانە و گەرم و گڕ و سیاسیانەی لەگەڵ هەموو پارت و حزب و تەنانەت خەڵکی جۆراوجۆر، خەڵکی ڕووناکبیر، خەڵکی ئاکادمی، خەڵکی خەباتکار پەیوەندی زۆر نزیکی بووە، دۆستی یەکجار زۆر بووە و دیارترین دروشمی کە ئێستا زۆرتر بە ناوی ئەوە ناچراوە دیاریکردنی مافی چارەی خۆنووسین. ئەمە مام جەلال بەڕاستی لەو 70 ساڵە بێوچان شێلگیرانە هەوڵی بۆدا. یەکێتر لە تایبەتمەندیە پڕشنگدارەکانی سەرۆک مام جەلال ئەویشە و ئەهلی تەعامل بوو، ئەهلی سازان بوو، ئەهلی پێکەوە کارکردن بوو، دەیتوانی لەگەڵ هەموو پێکاتێک جا لە ئاڵۆزیەکی وەکو باشووری کوردستان و وەکو عێراق و وەکو ڕۆژهەڵاتی ناوڕاست کە پێکاتەی زۆر جیاوازی هەیە، زۆر دژبەیەکی هەیە، مام جەلال بۆ سەردەمێک بۆ چەند ساڵتوانی ئەمانە هەمووی لێک نزیک کاتەوە. مام جەلال ئەیتوانی و ئامادە بوو لەگەڵ نەیارترین حیزبەکانی خۆی دانیشێکاری هاوبەش بکە. من پێم وابێ ئەم ڕۆحیە، ئەم فکرە، ئەم ڕێبازە، ئەم تەعاملە دەبێت ببوژێتەوە لە ناو حیزبەکان و ئەمە احتیاجی بە سەرکردەیەکە ئێستا کە لەبان هەموو حیزبەکانەوە لەبان بەرژەوەندی شخصی خۆی و شخصی و حیزبەکەی خۆی و ئەمانە بتوانێ هەموو لایەکۆ بکاتەوە و دەزانین ئەو هێمنیە کە لە باشووری کوردستان لە دوای ساڵی 2000ەوە حاصل بوو، حاصلی ئەو بوو کە مام جەلال بەڕاستی تەعاملی کرد، بەڕاستی پێشقەدەم بوو، بەڕاستی لە بەرژەوەندی شخصی خۆی گوزەرا، لە بەرژەوەندی یەکێتی نیشتمانی گوزەرا و توانی ئەو هێمن و ئاسایشە بێنێت و پەیوەندی ئستراتیژی ساز بکات لەگەڵ پارتی دموکراتی، لەگەڵ حیزبەکانی دیکە. من پێم وایە ئێستش دەبێت ئەمە گرنگترین ئەزمون و دەرسی سەرۆک مام جەلالە بۆ ئەم دەورەی پڕ لە ئاڕۆزەی ئێستامان.